سڵاتان لێبێ مناڵ ئازیزەکانی هاوڕێمان بە هیوای ڕۆژێکی خۆش و هەینیەکی خۆش بۆ هەر هەمووتان دووبارە گەڕاینەوە بۆلاتان لە بەرنمەیەکی تایبەت بەرنامەی پێشبڕکەی مناڵان لەگەڵ زیتەڵەی هاوڕێم زۆر خۆم بە خۆش حاڵەزانم کە ئەمڕۆژ لەگەڵ زیتەڵەیە چەند دیاریەکی زۆر چێژبەخشمان بۆ ئێوە دیاری کردووە و بۆمان داناون بۆیە پێکەوە بینەرمان بن و بمان بینن کە ئەمڕۆ پێشبڕکەکانمان چیە لەگەڵ مناڵەکان پێشم خۆشە سەرەتا بڕۆمە لای زیتەڵە ئەویش سڵاوی خۆی بکات. تەوارگیان چۆنی؟ چۆنی زیتەڵەگیان تۆ باسی تۆ من زۆر باشم تۆ چۆنی؟ ئەی یاخوا باش بی وەڵام منیش زۆر باش مەزانی بۆ لەبەرەوەی ئەم مناڵە جوانانە ئەمڕۆ میوانی بەرنمەکەی ئێمن بۆ هیوایە کە بتوانین بەرنمەیەکی زۆر جوان تۆمار بکەین و دڵی ئەم مناڵانەش خۆش بکەین و کاتێکی خۆش بەیەکەوە بەسەر بەرین زۆرم پێخۆشە هەروەها تۆ باسی هەموو یاریەکان نەبۆ کردن باسی چالاکیەکانی ئەمڕۆ بۆ کردن کە چیەکەین و چی ناکەین بۆ هیوایە مناڵانیش کە بینەرمانن چێش لە بەرنمەکەمان بین و کاتێکی خۆشی لەگەڵا بەسەر بەرن. زۆر چاکە زیتەڵی هاوڕێم وەکو زیتەڵەکە باسی کرد ئەمڕۆ باسی یارەکانتان بۆ ئەەکەین یەکێکە چوینە لای بەڵام پێم خۆشە لێرە و پێتان ڕابگەێنم کە یارەکانمان پڕوزەن بۆ ئەوەی کە وا لە مناڵەکان بکەین جوڵەی زۆر زۆر بکەن و دوور بکەونەوە لە ئایپاد و مۆبایل بۆیە ئێوە دەتوانن لە ماڵی خۆتان دووبارە ئەو یاریانە دووبارە بکەنەوە پێمان خۆشە سەرەتا مناڵەکانیش خۆیان بناسێنن بۆ ئەوەی ئێوەش بزانن مناڵەکانی هاوڕێمان ناویان چییە با بڕۆینە لایەن. هاوڕێکم چۆنی؟ باشم. باشی؟ باشم. ناو چییە؟ بارین. بارین ئەفەرین بارین لە پۆلی چەندی؟ 5 لە پۆلی 5 زۆر باشە بارین وا قوتابخانە ئەکرێتەوە خۆ ئامادە کردووە بۆ ساڵی نوێی خوێندن؟ بەڵێ. باشە حەزت لە قوتابخانەیە؟ زۆر. ئەفەرین هەر بژی باریجان زۆر باشە ئەی هاوڕێیترمان ناوی چییە چۆنی؟ باش. ناو چییە؟ دیلان. ناو چییە؟ دیلان ئەفەری کاکە دیلان ئەوە ئەو تیشێرتەی بەرە وێنەی چی و چیتیایە ئەفلام کارتۆنە؟ ئەی تیشێرتەکەی من جوانە لە بەرما زۆر بیگۆڕینەوە ئەگەر بۆم بێ ئەوەی تۆ زۆر گەورەیە بۆ من دوای یەکەومە ناوی باش. ئەفەری دیلان لە پۆلی چەنی؟ 3 لە پۆلی 3 تەوار بەڵێ ئەوە تۆ بووی وتە ئەم هاوڕێمان لە کوردستان ناژی؟ ڕاستە ئەم هاوڕێمان پەیوەندی پێوە کردین بۆ ئەوەی کە بەشدار بێ لە بەرنمەکەمان پێی خۆش بوو کە بەشدار بێ لەم ماوە نزیکەیەش ئەڕواتەوە بۆیە وتی حەزەکەم بەشدار بم لەگەڵ تۆ لەگەڵ زیتەڵەی هاوڕێتە بۆی کە یاریەکان بکەم منیش لەگەڵتانە. ئەی بەخێر بێتەوە دیلانجان دیلان لە چ وڵاتێکەشی؟ ئەڵمانیا. لە ئەڵمانیا؟ پرسیاری ئەڵمانی لێ بکەیت باشە بە ئەڵمانی بە شین ئەڵێن چی ڕەنگی شین؟ بلاو. چی؟ بلاو. ئەی بە هین ئەڵێن چی بە پاسکیل؟ فارات. ئەی بە هین بە زیتەڵە ئەڵێن چی؟ هەر زیتەڵە. تۆم نەبینیوە لە ئەڵمانیا؟ منیش تۆم نەبینیوە لەوێ سەیرە بەنیازم بێم بۆ ئەڵمانیا ئێوەش بەسەرەکەمەوە لەوێ باشن دیلان چۆن؟ ئەی چۆن من بەبێتەوە ناچم بۆی شوێنێ تەوارگیان تیم بۆلاتان پێت خۆشە بێ دیلان؟ ئێوە شەبین پێکەوە ئەومانە ڕووینەوەما بە پاسەکان ڕووین بۆ ئەڵمانیا باشە؟ ئەفەرین هەر بژی دیلانجان دانیشە ئەیە هاوڕێیترمان چۆنە ناوت چییە؟ ناو چییە؟ مانی ناوێکی خۆشە زای تەوار؟ ڕاستە ناوێکی زۆر خۆشە وایە مانی بزانێت؟ مانی؟ بەڵێ. واتاکە ئێزانی؟ ناوە. نازانی؟ ئێزانی لە پۆلی چەنی؟ لە 4 لە پۆلی 4 ئەفەرین زۆر باشە مانی؟ ئەوە چیە قژە ئەوە جواندایە ناوە ئەوە چی بۆی دایە ناوی؟ دایکم. هەموو کاتێ ئەوە بە جوانی خۆ دەگۆڕیت و قژەدایەنی؟ بەڵێ. ئەفەرین زۆر باشە پێویستە مناڵان ئاوا هەمیشە گرنگی بە خۆیان بن هەمیشە پاک و خاوێن بن هەمیشە بۆنی خۆشیان لێبێ بۆ شاکەکانیان پاک و خاوێن بێ باشە؟ ئەفەرین دەست زۆر باشە. چۆنی هاوڕێ تۆ ناو چییە؟ ناوم دیەمە. دیام بەخێر بێ تۆ لە پۆلی چەنی؟ 4 لە پۆلی 4 ئەی تۆ خۆ ئامادە کردووە بۆ کردنەوەی قوتابخانە؟ بەڵێ. ئەمڕۆ پێمان خۆش بوو لەگەڵ زیتەڵای باسی ئەوشمان کرد کە 4 قوتابخانە ئاکرێتەوە بۆی وتوە
با لەگەڵ مناڵەکانە گەشتێ بکەین و چەند یاریە بکەین بۆ ئەوەی کە پشوویەکیش بێ بۆتان و دواتر بە وزەیەکی زۆر باشەوە دەستکەم بە خوێندن. پێمان خۆش بوو بەشدار بوو لەگەڵمان. ئەی تۆ ناوچیە هاوڕێکەم؟ من ناوم ماریە. ماریا لە پۆلی چەندی؟ سێ. سێ؟ هەر بژیت سەرکەوتوو بیت. باشە ماریا پێم بڵێ تۆ لە ماڵەوە یاری چیەکەی؟ باجی باجێنە. باجی باجێنە؟ ئەی چۆن؟ ماڵە باجێنە؟ تۆ یاری چیەکەی ماریا؟ ئەتر دەگەڵ خێزانەکەت خوشک و براکانی یاریەکەن؟ بیکانۆ بێیان یاری تر بە یاری چیەکەن؟ هەنە جاریانی یاری قورسناکەین و ئافرم کەواتە ئیشی دەستەکات زۆر باشە ئافرین بژیت زۆر باشە و یاریان ناکەن مناڵەکان لە ماڵ و خۆتان بەوانە خەریکەن باشە ئەمڕۆژ کۆمەڵە یاری زۆر خۆشمان بۆ داناون پێکەوە ئەیکەین باش؟ زۆر باشە ئەی تۆ ناوچیە؟ تۆ ناوچیە؟ دیاری چۆنی؟ خۆ تۆ ئەو ناناسی؟ لێ پرسم بزانم چییە؟ باشم. باشی؟ هەر باش بی دیاری تۆ لەگەڵ براکەت هاتوویت؟ پێشەوە لێم پرسید تۆ براکەت دوانن وایە؟ کامە براکەیەتی؟ کامە براکەتە دیاری؟ ئامە. باشە دیاری تۆ گەورەتریان براکەوە چەند دەقا؟ 2 دەقا ئافرین بۆیە هەستەکەم دیاری سمێڵی زیاترە لە براکەی وایە؟ دیاری لە براکەی گەورەتریانی برا گەورن ئەوانەی بیست بێتم ئەوانەی کە مناڵی دوانن زۆر هۆگریەکن دایمەن حەزەکەن پێکەوە بن زۆر باشە با بزانین ئەو هاوڕێی ترمان ناوی چییە؟ چۆنی هاوڕێکەم؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ ڕۆڤان. ئافرین ڕۆڤان لە قوتابخانەی لە پۆلی چەندی؟ 2. لە پۆلی 2 حەزت لە مەکتەبە؟ حەزەکەی زوو قوتابخانە بکرێتەوە؟ ئافرین ئەبێ لەوانەکانتا باش بی ئەبێ بەگوێی مامۆساکە و بکەی ئەبێ لە قوتابخانە پاک و خاوێن بی باشە؟ ئافرین ئەی تۆ چۆنی هاوڕێکەم؟ ناو چییە تۆ؟ دارین تۆ برای دیاری بووی وایە؟ ئەزانم. خۆش دەزانی هەر بژی با بزانین ئەو هاوڕێی ترمان ناوی چییە؟ چۆنی هاوڕێ؟ باشم. هەر باش بی ناو چییە؟ ڕاوین بەخێر بەی تەمەنت چەنە تۆ؟ 4.5. کە جوانس زیتەڵی هاوڕێم نیوەکەشی حساب کرد ئەزانم ئەوە ڕۆژ بە ڕۆژ حسابیەکە ئەوێ زوو گەورە بێ و بچێتە قوتابخانە وایە؟ زۆر ڕاستە باشە پێمان بڵێ پێت خۆشە ئەمڕۆ لەگەڵمانای؟ ئەمڕۆ کۆمەڵە یاری زۆر خۆشمان هەیە بۆیە چاوەڕێکە تا دەست پێکەین باش؟ هەر بژیت با بزانین ئەو هاوڕێی تەنیشت تۆ ناوی چییە؟ لیان چۆنی؟ باشم. لە پۆلی چەندی تۆ؟ 4. لە پۆلی 4ی؟ بەڵێ. هەر بژیت باشە پێم بڵێ چۆن بوو ئەمڕۆ سەرەتا کە هاتی بۆ لامان خۆت ئامادە کرد؟ بەڵێ. چیت کرد؟ شتم خوارد زۆر شتم کرد. زۆر شتە کرد؟ بەڵێ. ئەی باشە زۆری پێش و تا خۆ ئامادە کرد و خۆ گۆڕی؟ نانی خوارد؟ زۆری پێشەکە خۆی گۆڕ. بەڵێ منیش. ئەی نانی خوارد؟ ئەبێ نان بخۆی بڵێ بۆ نانیش بخۆی. ئەگەر نان نەخۆی دوایی سەر ئەیاتە ئازار سکە ئەیاتە ئازار ئەبێ نانی باش بخۆن بۆ ئەوەی کە جەستەیەکی تەوتان نەبێت و مێشتتان بە باشی بیرکاتەوە باشە؟ زۆر باشە. ئافرین ئەی تۆ ناوچی هاوڕێکەم؟ من ناوم ئەنووسەیە. ئەنووشە؟ ئافرین تەوار بەڵێ. جارێکیان بەرنامەمان کرد یەکێکی تر هەو بۆ بەرنامەکەمان ئەویش ناوی ئەنووشە بوو واتە ئەمە 2 ئەنووشە چۆنی؟ باشم. باشی ئەنووشە لە پۆلی چەندی؟ 5. لە پۆلی 5 ئەی لە چ قوتابخانەیەکی؟ وایس. ئافرین حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ. کە بۆ زانی نێلانەیە؟ جازیتەڵی هاوڕێم ئەنووشە براکەشی لەگەڵایە براکەی ناوی محەممەدە بەڕاستە؟ ئەوەی من ئاگادار بم ئەمڕۆ لێم پرسید ئەنووشە و محەممەد زۆر هاوکاریەکەکەن دایمەن لەگەڵ یەکان پێکەوەیان بۆ بەرنامە پێکەوەچن بۆ قوتابخانە پێکەوە یاریەکان زۆرم پێ خۆش بوو کە خوشک و برا ئەوە هاوکاریەک بکات. ئەوە زۆر باشە هەمیشە ئاگاتان لە یەکتری بێ ئەنووشە باشە؟ باش. تۆ گەورەتریان محەممەد؟ من. تۆ؟
بەڵێ ئافرین بەیەکەوە یاری بکەن بەیەکەوە وانەکاتان بخوێنن ئەگەر براکە وانەیەکی نەزانی تۆ لەبەر ئەوەی لەو گەورەتریت و لە خوێندنیش قۆناخێن لە پێشەوەی هاوکاری بکە وانەکانی فێرکە باشە؟ باش ئافرین باشە وتە لە پۆلی چەندی ئەنووشە؟ 5 پێنج زۆر باشە ئەی خۆ بە باشی ئامادە کردو بۆ ئەم ساڵی خوێندن بەڵێ زۆر باشە بیرە نەچێت بۆ قوتابخانە ئەم ساڵ بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە ماسک بکە ماسک باشە؟ ئافرین هەر بژی ئەی تۆ چۆن یاوڕێکم باشم باشی؟ ناوت چییە؟ نوژان نوژان زۆر خۆشە و ناوە بچکۆلێکیان باشە تۆ چوویتەتە قوتابخانە؟ بەڵێ لە پۆلی چەنی؟ 2 لە پۆلی 2 زۆر باشە نوۆمزایی نەچۆتە قوتابخانە تەوار کەچی ئەو هاوڕێمان دیارە زۆر زیرەکە وایە؟ با من پرسیارێکی دێکم تۆ ئەزانی چەند و چەند ئەکاتە دوو؟ 1 و 1 ئەفەرین زانیتەوە یەک چەپڵی بۆ لێبەر زۆر باشە با بزانین کۆتا هاوڕێبان ناوی چییە؟ ناو محەممەدە برای ئەنووشێ برای ئەنووشێ ئەی چۆن چەند زیرەکەم بیرماوە ڕاست دەکەیت ئەی چۆتە وەرگە تۆ لە پۆلی چەنی؟ 2 لە پۆلی دویت؟ باشە ئەفەرین محەممەد با لێو پرسم ڕۆژانە تۆ ئەنووشە یاری چیەکەن؟ یاریەکەم پێکەوە یان وێناکەن یان چیەکەن؟ چاوشارکێ وایە چاوشاکێ وا بزانم زۆریان حەز لێە تۆ یاری چاوشاکێت پێ خۆشە؟ بەڵێ زۆر باشە ئەمڕۆ چەند یاریەکی زۆر خۆشیشماندانە ئەو پێکەوە بەشداریەکەین و دواتر بزانین کامتان لە پێش بڕکەکان ئایبنەوە محەممەد جارێکە من و تەوار چاوشارکێمان کرد بێکەوە بڵێ ئێ تەوار چاوی شارد بۆ منیش خۆمە شاردەوە وا خۆم شاردەوە تەوار تا 2 ڕۆژ بە دوا ماگە ڕازانی بۆ خەوم لێکەوتە بوو ئەو خەوتان لێکەوێت لە کاتی یاریە منەوەدە یاریمان کردم و هیلاک بووین وا بوو تەوار ڕاستە ئەفەرین یەک چەپڵە بۆ خۆتان لێبان هەر بژی زۆر باشە چوانە مناڵەکان لەگەڵمانە بن و بینەرمان بن پێکەوە ئەڕۆینە لای یاریەکان فەرموون مناڵەکان جابا بۆتان باس بکەین کە یەکەم یاریشمان چییە دواتر بچینەدای زیتەڵی هاوڕێم یەکەم یاریمان چییە؟ تەوارگیان یاری یەکەمان ئەزانی بۆ چیە بۆ خۆگەرمکردنی مناڵەکانە بۆ ئەوەی ئامادە بن تاوەکو جەستەیەکی گەرم و ڕاهێراویان نەبێ بۆ یاریەکانی تر یاری یەکەمان بریتە لە ڕاکێشانی پەت ئاها ئەی چۆن سیرکەکەن لە ناویەکە زیتەڵە چۆن بیرەکەنەوەڵم بزانین ئەتوانین بیبێنەوە ئەتوانن پێویستە مناڵەکان ببن بە دوو کۆمەڵەوە کۆمەڵەیەک لەبەر کۆمەڵەیەک لەوبەر پەتەکە سەرێکی بەدەست مناڵەکانی ئەو بەرەوەیە سەرێکیشی بەدەست مناڵەکانی ئەم بەرەوە ڕایەکێشن بزانین کام مناڵان هێزیان زیاترە و گروپەکەی تر ڕاکێشێ بەرەو ئەمبەر ئەو گروپە یەکەمە بێ ڕاستە لەگەڵەوە شا مناڵەکان ئێمە بیرمان لەوە کردوتەوە کە ئەگەر ئەم یاریە چونکە تۆزێ بەریەکەوتنی تایە و لەوانەیە بکەون بۆیە ئەمڕۆ لە چیمەنا لە باخە یاریەکەکەین بۆ ئەوەی ئەگەر کەوتن زیانتان پێ نەگات باشە؟ زۆر چاکە پێتان خۆشە دەست پێ بکەین زۆر باشە ئەبێ بەڵانی بەرز بڵێن زۆر باشە با دەست پێ بکەین ئەفەرین مناڵەکان ئێستا دەست پێکەین پێکەوە بینەرمان بن بزانین کام گروپیان براوا بن مناڵەکان ئامادەن؟ دەی وەرن با دەست پێ بکەین مناڵەکان ئێستا دەست پێکەین
ئامادە بن کەوتم 1 2 3 دەست پێکەین بەڵام با پێشتان بڵم لێرەیە گرێکمان ناوە و سنوورەکەشمان دیاری کردووە کامیان سنوورەکان تێپەڕان ئەوە براوا بن ئامادەن؟ یا کەوتم 3 دەست پێکەن 2 3 هەر بژین ئەو گروپە براوە بوون زۆر باشە دەست خۆش چونکە قاچە هاتە ئەم دیم هەر بژین ئەم گروپە توانی براوە بێ با یەکسە پڵان بۆ لێ بین کاتە بادا بنیشینە و بزانین زیتەڵی هاوڕێشمانەڵە چی ئەفەرین تەوارگیان دەست خۆش بۆ مناڵەکان بەڕاستی زۆر لێ هاتوو بە توانابوون ئەزانم بۆ ئەوە بەهێزن تۆزانی بۆ تەوار چونکە خواردنی زۆر باش و تەنانەت دەخۆن ئەفەرین وایە میوەی باشیشە خۆن خواردنی چاگە خۆن نانی بانیشە خۆن من دڵنیام وایە ڕاستە هەر بژین دەسان خۆش بێ ئەدی یەک چەپڵی بێز بۆ خۆتان لێبەر ئەفەرین دەسان خۆش بێ تەوارگیان بەڵێ چینە لای یاریەکی تر بەڵێ دەی مناڵەکان پێتان خۆشە بڕێنە لای یاری دووەممان باشە با بۆتان باسکەم جوان گوێ بگرن یاری دووەممان ئەم یاریە کارتۆنێکیان بۆ داناوین بەڵام ئێوە ئەو دیوی کارتۆنەکە نابینن نازانن چیتیە و شوێن دەستی هەیە ئەم کارتۆنە دەستەکەنە ناوی باشە دواتر ئەبێ بە هەستی خۆتان و بە هەستی دەستلێدان بزانن ئەو شتێک کە لە ناو کارتۆنەکەیە چییە تۆ توانیت؟ چەند کەسی ترەتوانێت؟ عادی با دەزەڵ بڕێین؟ زۆر باشە کەواتە زۆر بیان نەتوانن زۆر باشە پێتان خۆشە دەست پێ بکەیت؟ کاتە با دەست پێ بکەین ئەفەرین دەیەڵە با دەست پێ بکەیت تەوار مناڵەکان یەکەم هاوڕێمان دەست پێکەین کە ناوی دیارە بزانین دیاری ئەزانێ ئەو شتی کە لە ناو کارتۆنەکە چییە ئەزانم ئێوە ئێستای بینن بەڵام دیاری خۆی نەیبینیەوە نەمان هێشتا بیبینێ بۆیە دەست پێکەین ئامادەن؟ باشە سێری کەم بزانن دیاریە توانێ بزانێت چییە؟ با دەست پێ بکەین دیاری دەستکەرە ناوە دەی دیاری دەی جوانەکەیە عینەک؟ تۆزێ دڵنیا بەرەوە منستەکەم ئاژەڵێ بێ عینەکە تەکیدی؟ هەر بژی زۆر باشە زۆر باشە ئێستا شتێکی تری تێکەین و هاوڕێکی ترمان بانەکەین مناڵەکان ڕۆشتینە لای دووەم هاوڕێمان پێکەوە شتێکی ترمان کردە ناوی بزانین دیەم ئەزانێت چییە؟ دیەم تۆ بڵێ بزانی چییە؟ ئەی چۆن نازانی زیرەکە ڕاستە زیتەڵە زۆر زیرەکە ئێستا نازانی زانم بەڵام دواتر کە دەست لێیە باشە؟ دەی با پێکەوە بزانین چییە؟ دەستکەرە ناوی؟ ساعات ناڵەکان ساعاتە؟ کاتژمێرە؟ تۆزێ دڵنیا بەرەوە من هەستەکەم بزانێت چییە؟ سمۆرە سمۆرەیە وایە زیتەڵە؟ ئەی چۆن چییە؟ ساعاتە؟ دڵنیای؟ زۆر باشە باشە پڵێکی بۆ لێبێ ئەفەرین دیار هەر بژیت زۆر باش میزانیت هەر بژیت با بڕۆینەوە لای هاوڕێکانمان هاوڕێکی تریشمان بانەکەین مناڵەکان وەکو پێم وتن ئەم یاریە 3 هاوڕێمانێکە بۆیە هاوڕێکی تریشمان هەڵە بژێرین ئەنوشەوەرە با نەیبینی لێرە وەرە زۆر باشە تۆ بڵێ بیزانی؟ ئێستا نایزانی بەڵام تۆ بڵێ کە دەستی پیا کرد بیزانیت باشە ئامادەن مناڵەکان؟ دەی با گوێ بگرین بزانین ئەنوشە پێمانەڵێ چییە؟ سەبەتەیە زیتەڵە؟ وتی چییە؟ وتی سەبەتەیە چواتر بیرکارەوە سەبەتەکە چیت هەیە؟ پەڕۆ؟ پەڕۆی لە چی پێچرا؟ پەڕۆکە چڕەنە؟ باشە کۆتاشت پێمان بڵێ چییە؟ سەبەتە و پەڕۆ سەبەتە و پەڕۆی وایە؟ تەواوە با یەک چەپڵی بۆ لێبەین ئەفەرین ئەنوشە هەر بژی باشە ئەنوشە پێم بڵێ چۆن زانیت ئەوەیە؟
هێناتە پێش چاوی خۆت شێوەی ئاوا بێت لە سەبەتا چناوەکەی لە سەبەتا چێناوەکەی با پیشانە بم ئەو سەبەتە جوانەیە هەر بژیت زۆر باشە مناڵەکانی هاوڕێم زۆر زیرەکن با پێکەوە بڕۆینە لای یاریەکی تر پێتان خۆشە بێ لەگەڵ زیتەڵی هاوڕێم ئەڕۆینە لای یاریەکی تر پێکەوە یاریەکی ترەکەین مناڵەکان پێمان خۆشە بڕۆینە لای یاری سێمان چونکە مناڵەکان زۆر پێیان خۆشە زوو بڕۆینە لای یاری سێمیشمان سەرەتا با لە زیتەڵە بپرسم زانی یاری سێمان چیە زیتەڵە دەوارگیان ئەم یاریەمان زۆر خۆشە ئەزانی بۆ بۆچی توانای مناڵەکانمان نەسەلمێنێ بزین تا چەندێک دەتوانن خۆیان ڕابگرن ئەم یاریە بە 4 کەسەگرێ واتە 2 بە 2 قاچی چەپ بە قاچی ڕاستی هاوڕێکەیەوە بەسینەوە واتە یەکی بە قاچێک بزانی نەتوانن کامیان کەمتری خێرایی بگەن ئەو خاڵەی بۆیان دیاری کراوە دواتر بشگەڕێنەوە باشە زۆر باشە لەگەڵ ئەوشە زیتەڵام یاریەمان بۆیە هەڵبژات بۆی کە بزانین مناڵەکان چەندێک هاوکاری یەکتریەکەن واتە ئەگەر من و زیتەڵە بەشدار بین قاچی یەکتری قاچمان بە یەکتریەوە ببەسترێ من لەسەر زیتەڵا وەستم تا هەنگاوێکەنێ دواتریش زیتەڵە لەسەر منەوەستێ تا هەنگاوی دووەمەنێم واتە ئەبێ هاوکاری یەکتریکەین ئەم یاریەمان بە گروپەکرێ بۆیە 2 بە 2 هەڵیانە بژێرین مناڵەکان و ئێوەش بینەرمان بن ئەمادەن دەی دەوارگیان دەست پێ بکەین هاوڕێکەمان ئەو دوانەتان لەگەڵ تۆ ئەو هاوڕێمان مناڵەکانی هاوڕێم وەکو زیتەڵە کە بۆی باسکردین سێم یاریمان ئەم یاریەیە کە مناڵەکان خۆیان ئامادە کردووە و قاچمان بەستونەتەوە وەکو باسمان کرد ئەم یاریە بە گروپەکرێ بۆ ئەوی کە ببینین مناڵەکان چەندێک هاوکاری یەکتریەکەن مناڵەکان تا لای ئەو پەتا ڕۆن و دواترە گەڕێنەوە باشە دەست پێ بکەین 1 2 3 زۆر باشە دەی چەپڵیان بۆ لێبەر بگەڕێنەوە دەی زۆر باشە بگەڕێنەوە زۆر باش بوون مناڵەکان من پرسیارتان لێ بکەم چۆن بۆ هەستەکەم یاریەوە کرد خەری بوو بکەی بەس نەکەوتی وا بوو یەک دۆست بە زۆر باش بوون چونکە ئەگەر من ئەو یاریە تاقی بکەمەوە لەوانەیە خراپتر بملێەوە بۆ ئێوە زۆر باش بوون ئەبێ هاوکاری یەکتری کرد زۆر باشە با بڕۆینە لای کۆمەڵێ مناڵی تری هاوڕێمان مناڵەکانی هاوڕێمان هاتینە لای کۆمەڵێ مناڵی تری هاوڕێمان بۆ ئەوەی کە ئەمانیش بەشدار بن بزانین لەگەڵ ئەم مناڵانە کامیان براوە بن وەکو گروپەکەی تر بە هەمان شێوە ئەڕۆن و ئەگەڕێنەوە باشە دڵخۆشن ئامادەن ئێوە ئامادەن تۆ زۆر دڵخۆش دیاری وایە با دەست پێ بکەین 1 2 3 فەرموون چۆپەکانتان هەر بژین دەی دواتر بگەڕێنەوە زۆر باشە زۆر باشە دەی ڕووبکەنەوە ئێرە هەر بژین زۆر باش بۆ مناڵەکان توانیان ئەم گروپەش براوە بن وەکو گروپەکەی ئەولاکە براوە بوون با یەک چۆپڵیان بۆ لێبین هەستان چۆنە دڵخۆشن؟ ئەم یاریە وای لێکردن کە لەوە تێبگەن ئەگەر بە گروپ واتە لەگەڵ هاوڕێکت هاوکاری بکاوە ئەکات کە زووتر بگەیت و لەگەڵ یا ئەو هاوکاری ئەو وام لێ بکات کە سەرکەوتوو بیت ئەوە نەبوو بکەوێ بەخوا خێرە گرتمەوە کەواتە توات لە هاوڕێکت کرد کە نەکەوێت زۆر باشە ئێوە هەردووکتان چی بوو؟ هەردووکمان بێکەڕی زۆر باشە کاتە با بڕێنە لای یاریەکی تربان تەوارگیان بەڵێ چینە لای یاریەکی تر بەڵێ با بڕێنە لای یاری چوارممان ئادی دەبۆمان باسکەم زین باسی چیەکە دەی زۆر باشە مناڵەکان جوان گوێم لێ بگرن ئەم یاریەمان بە 2 هێلاو بکەین پێتان خۆشە چەند کەستان بەشدار بێ با دەزەڵ بڕێ کەواتە هەمویان پێیان خۆشە بەشدار بن بۆیە منیش بیرم لێ کردەوە کە هەموو مناڵەکان بەشدار بم لەم یاریە ئەیکەین بە 2 گروپ مناڵەکان دواتر بازنێک دروستەکەی واتە 2 بازنە لە هەر بازنێک هێلاو پێکەیە زیتەڵەی هاوڕێمان کاتەکەمان بۆ دیاریەکە کەوتی دەست پێ بکەن ئەم هێلاوپەکە دەستان گرتووە بێکەوە بازنەکەتان دروست کردووە ئەبێت بە جوڵا ئاوایی بیبەن و بە قاچ بیهێدنەوە و
بیەم بە هاوڕێگەی ترتان بەدەست تا بازنەکە دروستە بێ باشە؟ دەست پێ بکەین؟ زۆر چاکە با دەست پێ بکەین مناڵەکان هاتینە لای یاریەکی ترمان ئەم یاریە زۆر خۆشە من زۆرم حەز لێیە ئێوە ژەتوانن کە ئێمەتان بینی و زانیتان کە ئەم یاریە تۆناییە بە کۆمەڵ لەگەڵ خێزان و هاوڕێکانتان دووبارەی کەنەوە ئەم یاریە ئێوە تێگەشتن لێ؟ ئامادەن دەست پێ بکەین؟ زۆر باشە هێلاوپەکە لە بینی ئەنوشە و ماریایە لێرەشە لە بینی دیە و ئەمایە بۆیە کە دەستان پێ کرد با لە ماریاوە بڕوا و بێتەوە لای ماریا تۆش بە هەمان شێوە با لە تۆوە بڕوا لێوە و بێتەوە لای تۆ باش؟ زۆر چاکە کامتان بە خێراتر هێناتانەوە لای سەرەتای خاڵ ئەو گروپە براوا بێ با دەسێفکە یەک دوو سێ دەی زۆر باشە بیبن ئافرم لە قاشتە دەربێنە زۆر چاکە دەی زۆر چاکە دەی قاچی دەربێنە دەی زۆر باشن خێراکەن دەی ئافرم دوانیان ماوە ئەمانیش دوانیان ماوە دەی زۆر باشە زۆر باشە براوی زۆر باشە وەرنە لام وەرن ئیراک بوون بادانیشی وەرن بەزوو بکەنە کامێراکان بۆی هاوڕەکانمان ئێمەش دەبینن باشە مناڵەکان با بزانم کە ئەم یاریەمان کرد بە کۆمەڵ هەستی مناڵەکانی هاوڕێمان چۆن بوو دیەم چۆن بوو ئەم یاریە کە سەرەتا لای تۆ بوو قورس بوو بۆت؟ ئاسان بوو؟ باشە ئەی دیلان لای تۆ چۆن بوو ئەم یاریە تۆزە گیر بوو لای تۆ بۆیە دواکەوتن لەسەر گیر بوو بەڵام دواتر کردی و زۆریش باش بوو ئەی گروپەکەی ئێوە براوە بوو وایە؟ باشە پێم بڵێ دڵ خۆشەکە گروپەکەتان براوە بۆ هەرچەنە ئەم گروپەش وەکو براوە وان چۆن توانیتان براوە بن خێراتر بوون؟ زۆر باشە مناڵەکانی هاوڕێم پێکەوە ئەڕۆینەوە لای زیتەڵەی هاوڕێمان بوو ئەوەی کە ئەویش دڵگران نەبێ لێمان بڵێ منیان بەجێ هێشتووە پێکەوە ئەڕۆین کۆتاییمان بە بەرنامەکەمان ئەهێنین و ماڵاوایتان لێکەین با سەرتا بڕێن لای زیتەڵە وەکو پێم وتن پێکەوە هاتین بۆ لای زیتەڵەی هاوڕێمان و کۆتایی بە بەرنامەی پێشبڕکەی ئەمڕۆمانێنین زیتەڵە هەستی چۆن بوو تۆ؟ تەوەرجان بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆش بوو وەکو ڕۆژەکانی ترکە لەگەڵ مناڵە ئازیزەکان کۆبینەوە بەڕاستی ئەم مناڵانە زۆر ژیر و توانایەکی زۆر باشانەیە من زۆر دڵخۆش بووم لەگەڵیانە لەبەرەوەی یەکەم هەنێ چالاکی خۆشمان کرد دووەمیش لەبەرەوەی یەکتریمان ناسی و هاوڕێتیمان دروست کرد ڕاستە و لەگەڵ ئەوەشە زیتەڵە پێم خۆشە ماڵاوایی بکەین بۆ ئەوەی کە کاتەکە لەوە زیاتر درەن نەکەین لەگەڵ مناڵەکانی هاوڕێمان ئەوە نەمان یاری کرد بیرمان چۆ کاتەکە کاژمێر چەنە بۆیە کەوتینە تۆزێشەوە تا بەرنامەیەکی تر و کۆمەڵێ مناڵی هاوڕێی نوێمان خواتان